بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئەمڕۆ ئەمانەیە بزانین کێ زۆر خۆشەویستە لای پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، کێمان لە ڕۆژی قیامەتە زۆر لە مەجلیسی ئەوە نزیکە. هەمومان ئێمە تەمەنای ئەوە ئەکەین خۆشەویستترین کەس بین بۆ ئەو، تەمەنای ئەوە ئەکەین کە کەسێک بین لەوانەی کە مەجلیسمان لە مەجلیسی ئەو نزیک بێ لە ڕۆژی قیامەتە. پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ: إن من أحبكم إلي وأقربكم مني يوم القيامة مجلسا مني يوم القيامة. لە خۆشەویستترینەکانی ئێوە بۆ من ئەوانەی کە زۆر زۆر نزیکن لە مەجلیسی منەوە. ئەقرب قەریب نییە، یعنی زۆر زۆر نزیکترین لە منەوە کێن؟ وحاسنكم ئەخلاق، ئەوانن کە ڕەوشتیان بەرزە. لە ڕاستیە هەرچی ئێمە باسی ڕەوشبەرزی کەین، نازانین لەکوێ و لە چیەوە دەست پێ بکەین لەم دینە عەظیمەی کە حەزارەتێکی زۆر گەورەیە و هیچ سوچێکی ژیانی نەهێشتوێتەوە ئیلا پڕی کردووە لە خێر و بەرەکەت، پڕی کردووە لە ئەخلاقی بەرز. بە ئەندازەی هەسارەکانی ئاسمان ڕەوشتی بەرزی پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وآله وسلم، مواصفاتی زۆر بەرزی هەیە. دەی خوا جەل جەلاوهو لەناو هەموو ئەم مواصفاتانە کامیان زۆر بە گەورە؟ ئەفەرمێ: وإنك لعلى خلق عظيم. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم هەموو حاڵەتەکانی ژیانی، وتەکانی، نەوتنەکانی، جوڵە و حەرەکاتەکانی، تەنانەت خەوتن و مواصفاتی لاشەشی هەمووی ئەخلاقی بەرزە بۆ ئێمە ئیماندار کە چۆن هەڵس و کەوت و تەعامل بکەین. ئێمە هەمومان بە ڕێگایەکە ئەڕۆین تووشی گوناه هەبین، هەمومان، وە چاکە و حەسەنەی زۆریش ڕۆژانە کۆ ئەکەینەوە. خۆشحاڵی بە کەسێک کە ڕۆژانە باشترین جۆری حەسەناتی کۆ کردوێتەوە. فەرمایش شتێک زۆر سەرنجی ڕاکێشام، حەزم کرد لە خزمەتانە باسی بکەم. ڕیوایەتی زۆرە ئەمە، بەس ئەم ڕیوایەتە زۆر سەرنجی ڕاکێشام کە لە خزمەتانە عەرزتانەکەم. ئەفەرمێ: من جاء بالحسنة فله 10 أمثالها. هەر کەسێ یەک حەسەنە بکە، حەدیسەکە قودسیە، دە بەرابەر پاداشتی ئەدەمەوە و ئەزید. و ڕیوایەتەکە ئەفەرمێ لە 10 بۆی زیاترەکەم. یعنی ئەگەر یەک جار چاکەت کرد لەگەڵ دایک و باوکتا بە 10 زیاتریش و ئەزید و ئیترەوە فەزڵی خوایە. لەو ئەچێ کەسێک هەبێ بە ملیۆنان جار بۆی بنووسری. بۆی لە ڕۆژی قیامەتە هەنێک لە عەبدەکان کە سەیری حەسەناتی خۆیان ئەکەن، هەز ناکەن ئەو حەسەناتانیان کردبێ. دەنگی خورمای لە پێناوی خۆیان بەخشیوە، سێرەکە کێوێ خورمایان ئەڵێ ئەمەت بەخشیوە و ئەزید و بۆی زیادەکەم. یەک جار زەردەخەنەت بەرامبەر بە ئیماندارێک کراوە، نووسراوە عومرێکی 70 ساڵە زەردەخەنەی کرد بەرامبەر بە کەسێکی ئیماندار. یا ئیلاهی من ئەوەندە نەژیاوم هەر لە عومرە هەتاوەکو ئەوەندەم کردبێ. ئەم بەرەکەتانەی کە لە حەسەناتە هەیە و ئەزید و کەلیمەیەکی زۆر گەورە و خۆشەویستە لای ئێمە. ئەی لە خراپەکە ئەفەرمێشی: من جاء بالسيئة فجزاؤه سيئة مثلها. هەر کەسێک خراپەیە بکە بە ئەندازی خۆی سزای ئەدەم. لە پەنایە ئەفەرمێشی: وأغفر، زۆر کاتیش لێ ئەبورم هەر سزای نادەم. واتە ئێمە ئیماندار لەناو خەیر و بەرەکەتێکی زۆر گەورەیان ئەگەر ڕەوشتی جوانمان ڕەوشتێکی دینی و ئیسلامی بێ، حەزارەتەکەمان بە گەورەی هەڵگرت بێ، ئەو لەولاوە نزیکە بیتەوە لە مەجلیسی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم. لە ڕۆژی قیامەتە چی زۆر قورسە لە میزانی ئینسانە. سبحان الله، ئەفەرمێ هیچ شتێک بە ئەندازی ئەخلاقی بەرز، ئیتر ئەخلاقی زمان، ئەخلاقی چاو، ئەخلاقی گوێ، ئەخلاقی دەست، ئەخلاقی دڵ
كتشن محاضرة عرزم كردون ضل الروشتي هي الروشت رقي لكزني بغزي لبرامبر كزني حسادتيني أفرمي قرسترين شتي لميزاني إنسان للرجل قيامته أم كردوا جوانا أم أخلاق برزانا أخلاق كان زور من لخزمتنا تنها سفر ما يجد باسا كم سي لو روشتانا يكي كان إما هموما بطبيعتي حال إنسان مدنية لقال يكتر أجين ناتواني ببي يكتر بجين هموما هاول الرفيق من هي بيس من براقرتني هاولك لبرخاتي خوا لبرخاتي الله هاولك من راجير كردبه وخوش من بي لبرخاتي خوا سبحان الله أفرمي المتحابون في جلالي أو عبداني تنها لبرخاتي من يكتريان خوشه لهم منابر من نور لرجي قيامتها لنا باشتا منبري زور جوان يا مدرس كراوة چون منبري مزقوتا كان أبينن بلام لنور هم روناكيو جوانية أفرمي سبحان الله يغبطهم الأنبياء والشهداء النبيون والشهداء للروايتك شهيد كان بيغمبران عليهم الصلاة والسلام إيريان بي أبن كأوشنا نبينا واندخوش ورا الرفيقك هل بجي الرفيق جيان ومردند لبرخاتي خوا الرفيقك بيك وباسي الدنيا نكن كجيشتن بيكتر بس باسي آخرتك أم جور الرفيقانك آواكو أبنو بيك لبرخاتي خوا يكيان خوشوه أوند أجري قوري دبزانا أم أخلاقي بسيطة هل يكيق لأما هر أبي هاولي هبي با يك هاول التنها لبرخاتي خوا هبي لقل أمها والله دينداري لقل يكترها بقورنو دنيا ومادة هيج نية والله هموشتك أمانا أمز بخوا أمشي المزقوتي أما خوا أزانة شن كدسي بسرعة قرتو لي سنرا وتو كيوب وتخاوني وميجوي كي دورو دريشيه كي الله مليون كزليرا هدنا نجرا منازل أو تأسيا مزقوتو لخزمتنا مالكيتو جي مالكيتو زين شن قرنو شن خلقات وتناري بخوا إنسان سيسر قرصان أو دقته قرصان وتنتي قديمة كان أدي أي هوار بتشن بياوي جوان ليا راكشابه أبتشن كسي زور دولة من وبشهامد ليا كوتبه أبتشن زاناي زور قورة وعارفي زور قورة خواناسي زور برز ليا راكشابه ويا مخاوني هي سنين هموي لدسمان أروى بويا أبي هول بدين أخلاقية كم لخومانا زور بقورة دروس كين أخلاقية كم كش بريتي لويك هاول يكتريب كين لبيناوي خوا إما هو من هاول منزور جاري وإنسان لقل جمعك لقل أهلي مزقوتك يتم مزقوت خوشويسي لمزقوتا بلاو أبيتو لقل أميترا رفاقتك لقل أميترا كسيقناهاتو أو الدور جناهاتو بون يوجكي جاري وإمام ناتواني درقتي همو وخلقنا براكي أغاي ليتي فلانا كسي برام نهاتو أبي هوكاري شيو بي هوكاري شي برام بوشي نهاتو سبب شي كيشت شيء مشكلة شيء نخوش بوي بدمي وأروى أم جور محبته أو منبر النوريني لرجي قيامته دوهم فرمايشتك الصحيحة عمري كري حبيب عمري كري حبيب أجرته بمان أفرمي خاب عبد وخسر تياتشو عبدك خسارة مندة دس خروبو كم عبد من لم يجعل الله تعالى في قلبه رحمة للبشر هرش كسي لدليا رحمتي تيانا ببو همو مروفايتي ببي جوازي أفرمي خاب وخسر أو خسارة مند بو للدنيا لآخرة خسارة مند باسي مسلمان ناكا للبشر همو مروفايتي لكاتي نخوشي كورونا تازه سرتا هاتبو للصين دسي بيكردو هندي جنس دعاء ما كده مو خويا شفاء بو بنيري عذبون يكسر هم شلون دعاء بو كيما وصل شلون بدعاء بكي بو كافر امو كاكا او كسير رحمه للضليانه بو همو مروفايتي خاب وخسر پیغمبر جان صلى الله عليه واله وسلم يهودي نخوش كوت اتو سري لأدا سرداني أكرت كان رحمة أبو بشر همو نيود الحمد لله دانيتر نخوش كد بشكم بمري نا بعكسه سرداني أكرت للروايتك أفرمي ضل خوشي وضل نواي أدايا للروايتك أفرمي دعاء خيري بو أكر كخواي قور الشفاء بدا
یەهودی ئێمە ئیماندار ڕەحمەتێکی خوا لە دڵمانایە بۆ هەموو مرۆڤایەتی کەوا بوو ئەم دوو خەسڵەتە خەسڵەتی یەکەم یەکترمان لە بین یەکا بێ زۆر خۆش بێ دووهەم ئەبێ ڕەحمەتمان بۆ هەموو سەرزەوی هەبێ هەموو سەرزەوی سێهەم ڕەوشت فەرمایشتێکە لە عمری خۆم یەکەم جارە بە خزمەتیەکە فەرمایشتەکە لە سنەنی تیرمیزیە هاتووە شێخی ئەلبانیش فەرموویەتی صحیحە ئەفەرمێ من منح منیحة لبن عادەتێک هەبوو لە ناو عەرەبە ئەگەر کەسێ هەژار بووایە نەئەهاتن ڕۆژانە شیری بۆ بنێرن یا وشترێک کە شیردەر بووە یا مەڕێ شیردار بووایە ئەیاندا بە کەسەکەیان و هەتا ئەو کاتێ حاجەت پێێتی بە ئەم مەڕەهی تۆ بێ شیرەکەی بۆ خۆت بەکار بێن دواتر مەڕەکەیان وەرەگرتە ئەفەرمێ هەر کەسێک سەرچاوەیەکی داهات و مەعیشەت ببەخشێ بە کەسێ سەرچاوەیەکی داهات و مەعیشەت چکە مەنیحەی لەبەن چی بوو سەرچاوەی داهاتی کەسێ بوو بەروبوومی دارێکی ئەداتێ سیارێکی ئەداتێ ماتۆڕێکی ئەداتێ عەرەبانەیەکی ئەداتێ مهم ئەی خاتە سەرکار ئەو وەریقن یان هەندێ لە زی و هەندێ لە بەخشندەی بەرامبەری ئەکە ئەو هەدا زوقاقن یان ڕێگەی پیشان ئەدا بڕواکەن هەندێ یعنی کردەوە هەیە زۆر بەسیتە یان بەڵام زۆر گەورەیە لای خوا ئێمە خۆمان باسی ئەخلاقەکەین ینی بیرمان لێ نەکردوێتەوە ئێمە ئەم شارە تازە شارێکی گەشتیاریە خەڵک زۆر ڕووی تێک کەسی یەت پرسیاری شوێنەکرد لێ ئەکا ئەی گەنج چۆن جوابی دەیت چەند جوان ئەچی بە دەمیەوە ئەو هەدا زوقاقن ڕێگا بە کەسێ پیشان ئەدا چەند جوانە جاری وا هەیە پرسیار لە کەسێکەکەی تاکو بڕۆ لە بەغدا لە کەسێ پرسیار کە بڵێ فڵانە شوێن لەکوێ هەتا بۆت نەدۆزێتەوە وازە لێ نایەن جاری وای تەکسی پێش دەکەوێ ئەڵێ وەرە لەگەڵ ما ئەوە شێوازە لێەوە ئیلا شوێنەکەت پیشان نایە چکە شوێنی گەورە دائیمە کە خەڵک زۆر ڕووی تێئەکا ئەبێ خەڵکەشی زۆر وریا و گەورە بێ جارێک لە مدینە ئەڵتیبا لە بەغا پیاوێکم بینی دانیشتە بوو هەرچ کەس لێوە تێئەپەڕی ئەیوو بۆ فڵانە شوێن ئەیوو لە فڵان ژمارە ئەوە هەمووی لەبەر بوو ئەوی تر ئەوی لەوێیە ئەوی تر ئەوی لەوێیە طبعا زۆر شتەکەم بەلاوە سیر بوو وام زانی هەر حکوومەت دایناوە دوای پرسیارم کرد وتیان وەڵا ئەم پیاوە چەند ساڵە لێرەیە بەس ئەم شوێنانە پیشانی خەڵکێ ئەو کاتە بە خزمەت ئەم فەرمایشتە نەگەیشتە بووم ئەفەرمێ ئەمە ئەجری چەندێکە کارت بۆ کەسێک دۆزیوە هەندێ پارە وەریق داد بە کەسێک کاسبی پێوە بکە ڕێگات پیشانی کەسێکدا كان له مثل عتق رقبة ڕێک وایە عەبدێکە ئازاد کرد بێ سبحان الله ئەبێ ڕێگا بە چەند کەس پیشان بدەیت و چەند عەبد ئازادکەی ئەو پیاوەی کە بینیم بڕواکەن لە ڕۆژێکە لەوە 300 عەبدی ئازاد کرد بێ ئەوەندە ڕێگەی پیشانی خەڵکەدا ڕێنمایی ئەکردن فڵانە دکتۆر باشە بچۆرە ئەو شوێنە ئەوە چاکە ژمارە تەلەفۆنی هەمووی لەبەر ئەبێ ئەم کەسە چەند ئەجری گەورە بێ ئێمە هەرێکێک لە ئێمە کەسێکی پرسیارمان لێ ئەکا بۆ ماڵی کەسێ بۆ شوێنی کەسێ بۆ کەسێکی کوێرە بینی ناتوانێ بڕوا دەستی ئەگریت و ئەیبێت هەدا زوقاقن زۆر گەورەیە بە هەر شێوازێک لە شێوازەکان کەسێکی شێتی داماوە بینی لە شوێنەکە شوێنی خۆی نادۆزێتەوە ئەی بەمەوە پیرێکە بینی ناتوانێت بچێتەوە شوێنی خۆی ئەی بەمەوە هەموو ئەمانە کە عیتقی ڕەقەب وەکوای عەبدە ئازاد کردن عەبد ئازادکردن بە چەندە ئەمەیان پرسیارەکەم یعنی ئێستا ئەگەر ئەمڕۆ نەفەرێک هەبێ عەبد بێت و ئازادی کەی بە چەند ئەزان لە جیهانە هەندێ لە عەبدەکان بەداخەوە ئەڵێم کە لەوە چی ئێمە بڵێن جیهان لە تەحەزوڕ و پێشکەوتنەیە ئەمڕۆ گرانترین گۆشت کە ئاڵ و گۆڕی پێوە کرێ و کڕین و فرۆشتنی پێوە کرێ پێوتێ گۆشتی سپی گۆشتی مناڵ و ئافرەت ئەو ئافرەت و مناڵانن کە بازرگانیان پێوە کرێ لە هەموو جیهانە یەکێک لەمانە هەیانە نرخەکەی لە 10 دەفتەر تەجاوزەکە هەیانە بەرەو 100 دەفتەر نرخەکەی ئەڕوو یعنی تۆ کەسێک ئازاد ڕێگا بە کەسێ پیشان بدەم کار بۆ کەسێ بدۆزمەوە ئایا بە ئەندازی بەخشینی 10 دەفتەر و 100 دەفتەر من ئەجرم دەستگیرە بێ بەڵێ
پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرمێ سەری ئەم ڕەوشتە کە شتێکی زۆر بەسیتە بۆیە ئێمەڵێن ئیسلام حەضارەتە هەموو سوچەکانی ژیانی گرتوێتەوە تەنانەت تۆ هەر ڕێگا بە کەسێ پیشان بدە و ئیشارەت کە لەسەر سوچێکە بزانە چه ئەجرێک لە بەرامبەریە دانراوە بۆیە هەر یەکێک لە ئێمە لە ڕۆژی قیامەتە کە حەسەناتەکانی ئەباتەوە بەخوا نایەناسێتەوە بەخوا زۆرێک لەو گوناهانەی کە لێرە کردوتە بەخوا نایبینی لەوێ خوا غفرانی خۆی بەسەرا باراندووی والله جاری وایە کردەوەیەکی بەسیتی بچووکت کردووە بەڵام و ئەزید و ئەجرێکی زۆر گەورەی بۆ نووسیوی ئەجرێک کە بێ ئەنداز نازانی چۆنی بچنیتەوە هەر یەکێک لە ئێمە خۆشەویستانم ئەبێ بەیانیمان کردەوە هەتا ئێوارە کردەوەکانمان لەژە کۆنتڕۆڵی دینابێ ئێمە ئەبێ منهەجمان منهەجی دین بێ هەڵسوکەوتمان هەڵسوکەوتێ بێ کە خوا پێ ڕازی بێ بۆیە بێخەم بە لەوەی ئەگەر هات و بڕیارتدا لەگەڵ خوایە بژی هەموو کات و ساتەکانی ژیانت پڕ ئەبێ لەم جوانیانە پڕ ئەبێ لەم مرواریە جوانانە خۆ ئەمانە مروارینین ئەم فەرمایشتانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم چەند دڵی ئێمە شادەکە بڕواکەن ئەمڕۆ کە بە خزمەت ئەم فەرمایشتە گەیشتم بیرم ئەکردەوە لە ژیانما ڕێگەم بە چەند کەسێ پیشان داوە زۆر سوپاسی ڕەب العالەمینم ئەکرد خۆی سوپاس بۆ تۆ کە هیدایەتت دام فڵانە ڕێگە بە فڵانە کەس پیشان بدەم فڵانە کەس بخەمە سەر فڵانە کاسبی یعنی دەرونێکی زۆر زۆر ئارام هەستێکی زۆر گەورە زۆر جیاواز کە ئەخلاقێکی بچووک ئەم پاداشتە گەورە لە ڕۆژی قیامەتا چاوەڕێتکە ئەمەی کە عەرزت ئەکەم یەک عەبد لە بەرامبەر ئەمە دانراوە ئەمە یەک پاداشت بەڵام عەشر حەسەنات والله جاری وایە بەدەدانە بۆ تەنووسرێت جاری وایە بە 700 بۆ تەنووسرێ یەک ڕێپیشاندانی بەسیت وەکو وایە 700 عەبدە ئازاد کردبێ خوای گیان ئێمە گوناهی زۆرمان بەرز کردوەوە بۆ تۆ یا ئیلاهی ئێمە بە زمانی بە ڕۆژوە هانامان بۆ لای تۆ هێناوە یا ئیلاهی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنەوە عەفومان کە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە هەر گوناهێک کردومانە بە ئاشکرا بەنهێنی بە پەنهان پەروەردگارە عەفومان کە یا ڕەبی خوایە بەرەکەت بخەرە کردەوە باشەکانمانەوە یا ڕەب العالەمین خوایە بمان گێڕە لەو عەبدانەی کە تۆ لێیان ڕازی ئەبی یا ڕەب العالەمین خوایە ڕەزامەندی خۆت بەسەرمانە ببارێنە خوایە داوا لێ ئەکەین بۆ خاتی ناوە جوانەکان لە گوناهی دایک و باوکمان ببورە یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین شیفا و ڕەحمەتی خۆتیان بۆ بنێرە پەروەردگارە ئەو دایک و باوکانەی لە ژیانان نەماون خوایە ئێمە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لێیان ببورە یا ڕەبی خوایە لە دایک و باوکمان ببورە خوایە دەرگاکانی بەهەشت بەسەریان ئاواڵاکە یا ڕەبی خوایە دەرگاکانی بەهەشت بەسەریان ئاواڵاکە پەروەردگارە ئەوان زۆر مانوو بوون بۆ پەروەردەی ئێمە یا ئیلاهی داوان لێ ئەکەین لەسەر جەم گوناهەکانیان ببورە یا ڕەبی خوایە بە مەرحەمەتی خۆت لەگەڵیانە بجوڵێرەوە یا ڕەب العالەمین خوایە لە گوناهی براو خوشکەکانمان ببورە لە گوناهی خزم و کەس و کارمان ببورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببورە خوایە لە گوناهی خۆشەویستەکانمان ببورە یا ڕەبی خوایە لە گوناهی خۆشەویستەکانمان ببورە یا ڕەبی خوایە لە گوناهی خۆشەویستەکانمان ببورە یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەر کەس پیاوەتێکی لەگەڵاکردن خوایە لە گوناهیان ببورە یا ڕەبی خوایە ئەو کەسانەی لە مەشروع خەیرەکانمانە بەشداریان کردووە یا ڕەبی خوایە لە گوناهیان ببورە خوایە گیان هەر موسڵمانێ نوێژێکی لە مزگەوتا کردووە لە گوناهی ببورە هەر کەس هاوکاری کردوین لە کردنەوەی مزگەوتەکانە خوایە لە گوناهیان ببورە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین ئارامی بەسەر دڵمانە ببارێنە ئارامی بەسەر ماڵەکانمانە ببارێنە ئارامی بەسەر مزگەوتەکانمانە ببارێنە پەروەردگارە ئارامی بەسەر ئەم وڵات و نیشتیمانەی ئێمە ببارێنە یا ڕەبی خوایە بەرەکاتی ئاسمان و زەوی خۆت بەسەرمانە بکەرەوە ڕزقی بازاڕەکانمان زیاد کە خوایە داوا لێ ئەکەین بەرەکەت بخەرە ناو بازاڕمانەوە بەرەکەت بخەرە ناو زەرعاتمانەوە بەرەکەت بخەرە ناو مەڕووماڵاتمانەوە یا ڕەبی پەروەردگارە بەرەکەت بخەرە بازرگانیمانەوە یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت خوایە ئارامی و ڕەحمەت و بەرەکەت و میهرەبانی خۆت بەسەرمانەدا ببارێنە خوایە ئومەتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە میحنەت و ناڕەحەتیان خوایە بەهانامانەوە وەرە خوایە ئارامی بەسەر ئەم ئومەتا ببارێنە دەستی کافر و بێدینمان لێ ببڕە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە هەر موسڵمانێک گرفتێکی هەیە خوایە بۆی چارەسەرکە خوایە تۆ زۆر دەوڵەمەند و ئێمە زۆر هەژار دەرگایەک نییە تەقەی لێ بدەین دەرگاکەی تۆ نەبێ یا ئیلاهی هەرچی گرفتمانە بۆمان چارەسەرکە خوایە ئەوەی بێحاڵ و ماڵە ماڵداری کە یا ڕەبی خوایە ئەو لاوانەی بێحاڵ و ماڵداریان کە
بحياة وحرمته ولا مالي خويانا يا ربي خويا سركوتويان بك يا ربي خويا داوال لي أكين بقوري خود أوي منالي يمنالي بعطاك خويا أوي منالي هي منالك كاني صالحك خويا منالي أمتي بيغمري خويا صلى الله عليه وآله وسلم صالح بك يا ربي خويا داوات لي أكين أوي قرزي سرشاني سوك پروردگارا أوي كم رزقي حلالي زيادك پروردگارا أوي توشي نهامت يكات ورزقاري بك پروردگارا أوي آجا ولا مالياتي آجا ولا ماليا مهيلا يا ربي خويا أوي نخوش الشفاء بو بنيرة خويا أوي نخوش الشفاء بو بنيرة پروردگارا داوات لي أكين زليلي سرجي قمان مكة خويا زليلي سرجي قمان مكة پروردگارا زليلي دسي نامرد من مكة محتاج دسي إنسان كان من مكة خويا زليلي بن دسي ظالمان من مكة يا ربي خويا داوال لي أكن بناوي جوان بصفتي برزة باسمي عظمت خويا لقناهي مردو كان من مبورة خويا مردو كان من أسد شاوري من برو دعايق أكن خويا أمل من برو دعاء برزكين وبويان يا إلهي لهمو أمتي بيغمري خويا صلى الله عليه وآله وسلم مبورة يا ربي خويا داوال لي أكن آرامي بسر قرصان كان معنا ببارنا خويا آرامي بسر قرصان كان معنا ببارنا خويا أو دايكو باوكاني من الله كان فراموشيان كردون ودعائك خيران بناكن وأمل من بروا دسي زليلي بوتو برزكين وخويا لقناهيان ببورة أو مردواني همو تشاورين پروردگارا كسيقني دعائك خيران بو بنيري وأمل ودعائي خيران بو أكن يا إلهي لي أنخوش بها يا ربي خويا بأمتي رسول الله حساب مانك بشوين كوتي أو قبول مانك لجير سيبري آلاي أو حشر مانك پروردگارا داوال لي أكن لجير سيبري آلاي أو حشر مانك بر شفاعتي أو خوشي سمان بخيا أكرم الأكرمين يا ربي خويا جان داوال لي أكن من جرى لو كساني كرزقاريان أكي لا أقل لمشة ومباركانا يا رب العالمين يا ربي خويا طاعة عبادك من لقبولك خويا طاعة عبادك من لقبولك پروردگارا تو خود أزاني إما زمان من كل لدعايا دعاءك بزماني بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم خويا هرچاكيك لهم عمريا بيغمبر جان صلى الله عليه وآله وسلم داواي لي كردوي إمش داوات لي أكينو بيمان عطاك هر خرابي أو خوشويستمان پناي بيقرتوي إمش پنات بيقرينو پنامان بدا يا ربي خويا أم دعانا من قبولك خويا أم دعانا من قبولك خويا أم دعانا من قبولك آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خويا قول لقناهي من الشيء وجبوري خويا من قبولك